سكرما بالایه درد دست کشتم سکرما بالایه سکرما بالایه اجنا تنایی اجنا تنایی اجنا تنایی رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا گفتگوی ڕووداوەکان گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لە گفتگوی ڕووداوەکانەوە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش پەڕێزان و جەشنی ڕەمەزانتان پیرۆز بێ بە ئومێدی ئەوەی جەشنی سەرفرازی بێ بۆ گەلی کورد. ئەمڕۆ لەسەر پەیامی پێکەوە ژیان و پەیامی هەندێکلایانی سیاسی گفتگۆ دەکەین لە باشووری کوردستاندا. وەک دەزانن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەشنی ڕەمەزان بوو. موسڵمانان لە شارە جیاوازەکانی هەرەمی کوردستان و چوونە مزگەوتەکانەوە بۆ نوێژی جەژن و پیرۆزبایی و گردن ئازادی لە یەکدی. پەیامی مامۆسایانی ئاینیش بۆ خەڵک و پاک و خاوێنی پاراستنی تەندروستی و لێبوردووی تەبایی بوو. جگە لە نوێژکردن لە مزگە و ئامادەکردنی خوانی جەژن، پێکەوە نان خواردن لە گوند و ناوچە جیاوازەکانەوە جیاوازێکی دیکەی ئەم جەژنە بووە لە بەشێک لە گوندەکانی کەلار، سۆران، چەند ناوچەیەکی زاخۆ هاوڵاتیان پێکەوە نانیان خوارد و ئەوەش وەکو ڕێگەیەک بوو بۆ پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. هەواڵە بوو بەکر پارێزگاری سلێمانی لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لەبێت، جەشنت پیرۆز بێ و سوپاس بۆی کە میوان ڕادیۆی دەنگی گەلی. سپاس بۆ ئێوە، جەژن لە ئێوەی بەڕێز و خەڵکی کوردستان و هەموو جیهان پیرۆز بێت. سپاس دەکەین. دکتۆر هەواڵ دەمەوێت پێمان بڵێ پەیامی ئێوە وەکو پارێزگاری سلێمانی بۆ خەڵکی باشووری کوردستان بەگشتی و بەتایبەتی خەڵکی سلێمانی ئەمڕۆ چی بوو؟ من داوام لە هەموو لایە کردووە جەژن بکەین بە دەرفەتی ئاشتی و ئاشتەوایی ڕێخستنەوەی ناوماڵی کورد. جیهان ئێستا بە قۆناغی جەنگێکی جیهانی ڕانەگەێنراوە تێپەڕێ. جەنگەکە لە ئۆکرانیا دەستی پێ کردووە چۆتە غەزە و سووریا لە بەردرگای ماڵی عێراق و کوردستانەیە. پێویستمان بەوەیە لە ناو خۆمانایەک بین و تێکەڵی ئەجێندا و بەرنامە ناوچەیونی و دەوڵەتیەکان نەبین بۆی بە ئاگری ئەم شەڕە نەسووتین وڵاتەکەمان نەبێ بە مەیدانی جەنگ
و خەڵکی وڵاتەکەمان نەبێ بە سوتەمەنی و سوتماکی ئەم شەڕە. بۆیە داوام لە هەموو لایە کردووە کە بەگیانی لێبوردەیی و قوبڵکردنی یەکتری بەرنمەیەکی نیشتیمانی بە کارنامەیەکی نیشتیمانی لەسەر بنەمای بەرژەوەندە باڵەکانی خەڵک استراتیژی نیشتیمانی و ئاسایشی نیشتیمانی دابڕێژن بۆی بتوانین ئەم قۆناغا سەرکەوتوانە تێپەڕێنین. باشە. پێش هەتا دەڕۆژ پێش ئێستا وەزعی باشووری کوردستان زۆر خراپ بوو لە ڕووی داراییەوە. پێدانی دوو موچە تا چەند توانیوێتی بارودۆخی ئابووری خەڵک ببوژێنێتەوە و ئەم کێشەی نەبوونی موچە و نەدانی موچێ چارەسەر دەبێ یاخود نادکتۆر؟ ئەمە کێشەیەک بوو 10 ساڵ زیاتری خایاند لە 2014 بۆ ئێستا درێژەی هەبووە وای کرد کە هەموو توانە ئابوووریەکان لە هەرێمی کوردستانە پەک بخە و دابەشی بکە دیسانەوە دەسەڵاتدارێتی لەسەر بنەمای هێز و داهات بە جۆرێ لێ بکا کە بێ بە هەڕەشە بۆ قواری هەرێمی کوردستان و مەترسی جیابوونەوەی کانتۆنەکانی لێ بکەوێتەوە و بە ئاسانی بەرپرسیارەتی دارایی لە نێوان حکومەتی اتحادی و حکومەتی هەرێم و لایەنە دەسەڵاتدارەکانە هەڵنەگیرێ. بەڵام سوپاس بۆ خوا بۆ پشتیوانی هەموو و لایەنانی لە دەرەوە و لە ناوە هاوکار و هەماهەنگ بوون توانرا بگەنە ڕێکەوتنێکی وە کە بارودۆخی دارایی بەلایەنی کەمەوە بۆ ئێستا وەکو باەکی پێش باران لەم مانگەیە گۆڕانکاریکی بەسەرا بێ. باشبوونی دارایی هاوڵاتی تاکە کەس کاریگەری لەسەر سیستەمی دارایی گشتی و بازار و بژانەوەی ئابووری و کایی گشتیە بێ. بۆیە بەڕاستی هەتاک و دۆخی موچەخۆر باش نەبێ بۆی بەنەوچکە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە لە 33 ساڵی ڕابردووە هەموو کەسێکی توانای کارکەر لە وڵاتە کراوە بە موچەخۆر سەرچاوی بژێوی و داهاتی بووە بۆ موچەی کە لە دەوڵەتی وەرەگرێ و هەموو شتەکان بەسراونەتەوە بەوە لە ماوەی ڕابردووە بوو مای ئەوەی دامودەزاکان ئەرکەکانیان ڕابگرن هاوڵاتی نەتوانێت وەکو پێویستیشی خۆی بکە بەهۆی ئەوە شەوەکە سەرچاوی سەرەکی داهاتی ئەم وڵاتەیە لە بەرەوەی کۆمەلگایەکی نەوتی و کۆمەلگایەکی کە ئابوووریەکەمان بەداخەوە ئێمە زۆر هاوارەکەین بێ بە ئابوووریەکی سەوس ئابووریەکی چەتەگەریانەیە لەبەرەوە ئابوووریەکی لە وەرگایی پەیڕەو کردووە ڕیعی پەیڕەو کردووە کە بەم شێوەی لێ هاتووە بوو بووە پەکخستنی کەرتی تایبەتیش چونکە کەرتی تایبەتیش کەرتێکی تایبەتی ڕاستەقینە نییە کە پارە بکا بە ئیش یا ئیش بکا بە پارە وەکەوەی لە بەریتانیا لە وڵاتەکانی تر بەدیەکەی و هێزە سیاسەکانی ئەمە هێزێکی ئایدۆلۆژی و ئاینی و نەتەوەی و نیشتیمانین هێزێک نین لەسەر بنەمای ئابووری دروست بوون کە داهاتی گشتی زیاد بکەن و داهاتی تاک پێش بخەن و خزمەتگوزاریەکان بۆ پێشەوە بەرن بەڵکو هەمویان چاویان لە داهاتی گشتیە چەندیان لی دەستەکەوێ نەک چەندە خەنەسەری ئەوانە هەمووی بوو بە هۆکاری ئەوەی کە لە ماوەی ڕابردووە زیانێکی گەورەی بە ئابووری و دارایی لە وڵاتەکەمان ئەگەیان متمانەی بانکی نەما و پارێکی زۆری خەڵک فەوتە. بەڵام ئێستا لەم ماوەی پێشۆیە کە وەکو باست کرد ئومێدێکی تروسکاییەک دروست بووەتەوە ئومێدەکەینە و تروسکاییە یان ئەوەی کە دروست بووە سەراب نەبێ ئەمە چارەسەری ڕیشەی کێشەکان بێ و دووبارە نەبێتەوە پەیوەندی باڵبژاردنەوە نەبێت پەیوەندی بە فشاری ناوچەی و نێودەوڵەتیەوە نەبێ پەیوەندی تەنیا بە ڕێکەوتی لایەنەکانەوە نەبێ بەڵکو ئەمە مافێکی سروشتیە کە دەستور دیاری کردووە کە بێ موچەی موچەخۆران و بێ شایستە داراییەکان و بودجە و بێ مافی هاوڵاتیان لە دەستورا بە تایبەتی هەرێمی کوردستان پارێزراو بێ هیچ بارودۆخێک زیانی پێنەگەێنێ. بۆ یەتوانم بڵێم لە ماوەی هەفتەی ڕابردوو بۆ ئیستا گۆڕانکارێکی باش هاتوۆتەکایەوە کاسەی ماڵەکان پڕ بۆتەوە زەمینێکی لەباری ئەم بارودۆخە بەردەوامە بێ لە دوای جەژنیش دکتۆر بازار بژاوەتەوە ئەم بارودۆخە بەردەوامە بێ بەڵێ بەڵام ئومێدی ئێمە ئەوەیە کە بەردەوامیەکەی بە یاسا بێ بە مەزاج نەبێ بە ڕێکەوتنی دوو لایەن و سێلایەن نەبێ بەڵکو لە سەرچاوەکەی دەستور بێ وە شتێکی نەگۆڕ بێ بۆی جارێکی تر لە هیچ دۆخێکە بە موچە هەڕەشە لە ژیانی خەڵک نەکرێتەوە و لە قواری هەرێمی کوردستان نەکرێتەوە و بە تەنیشتی بودجەشەوە موچەشەوە بێ هەوڵ بدرێ کێ هەڕەشەی لێکا دکتۆر مەگەر لایەنە سیاسەکانی باشووری کوردستان هەرێکێتی و پارتی نین هەموو لایەنەکان بەشێک بوون لەو بارودۆخە عێراقیش بە دەسەڵاتدارانی عێراقیش و دەسەڵاتداریانی هەرێمی کوردستانی ژێکێتی و پارتی لەبەرەی دەسەڵاتداری هەرێمی کوردستانن پێش هێزەکانی تریش و هێزەکانیش هەمویان ئەبێ هەمومان بەیەکەوە خەبات بکەین بۆ ئەوەی کە جگە لەوەی موچەخۆران دابین بکرێەوە مافێکی سروشتیە بە تەنیشتیەوە
بودجەی پەرەپێدانی پارێزگاکان، بودجەی بەکاربردن، بودجەی خزمەتگوزاریەکان، بودجەی تەندروستی خەرج بکرێن. چکە ئەگەر تەنیا موچە خەرج بکرێت و بودجە نەبێ بۆ خزمەتگوزاری و پرۆژەکان ئەوە ژیانی گشتیە وەستێ. بۆیە من ئومێد دەکەم ئەمەی کە ڕوویاوە چونکە زۆر گرنگە متمانە بەوە دروستە بێتەوە کە لەلایەنی داراییەوە بینە پێشەوە لە یەکتری. مادەم حکوومەتی اتحادی و حکوومەت هێرێم توانیوانە لەمە هەنگاو بلێن ئومێد دەکەم هەنگاوەکەیان تەواو بکەن و کێشەی دارایی چارەسەرکردنی کێشەی دارایی کلیلی چارەسەرکردنی کۆی کێشەکانی ترە لە هەموو دنیاە و سەرچاوی سەقامگیری و ئاشتی و ئاسایشە. ئومێد دەکەم بە لۆژیکێکی باش هەردوو حکوومەت وەلایەنەکان پشتیوانیان بن بۆی بتوانن ئەم بارودۆخە بە یەکجاری چارەسەرکەن. باشە دکتۆر بۆ خۆ دەزانی کە هەڵبژاردننی پەرلەمانی هەرەمی کوردستان لە 10 حوزەیران لە بەردەممانەیە دۆخێکی زۆر نالەبار ئێستا دروست بووە لە ڕووی سیاسیەوە جگە لە ڕووی ئابوووریەوە کە جەنابەت باست کرد لە باشووری کوردستانە. یەکێتی و هەندێکیان دەڵێ پێویستە کە بیکرێت کۆی گشتی لایەنەکان نەتوانین بڵین کە ڕێکەوتنەوەی کە ڕێنەکەوتووە تەنیا پارتی دموکراتی کوردستانە. پێم خۆشە بپرسم لە بەرەوەی پێشتر جەنابەت لەسەر گۆڕان حساب بووی گۆڕان چۆن خۆی ئامادە کردەوە بۆم هەڵبژاردنە. دەمەوێت بزانم کە ئایا هەڵبژاردن دەکرێت وەندەی جەنابەت ئاگادار بیت لە کاتی خۆیدا یاخودنا. گۆڕان ئامادەی هەڵبژاردنە بەڵام بێ بزانین ئایا هەڵبژاردن چی بەرهەمەهێنێ. ئێمە لە ماوەی ڕابردووە هەڵبژاردن نەیتوانی وەڵام دەرەوەی ڕاستەقینەی دەنگ و ڕنگ و سنگ و داخوازەکانی خەڵک بێ و متمانەی خەڵکی بە سنووقەکانی دەنگدان لاواز کرد، متمانەی خەڵکی بە دیموکراسی لاواز کرد، متمانەی خەڵکی بە دەسا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات و گۆڕینی جوگرافیای سیاسی بەپێی دەنگی دەنگدەران لاواز کرد. هەڵبژاردنەکان دواخران چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستانە هەڵبژاردنەکان بە شێوەیەکی بێگەردانەی تیوارانەی دڵخوازانە لەسەر بنەمای دەنگی دەنگدەر نەهاتنە پێشەوە بە تایبەتی لە چەند هەڵبژاردننی ڕابردووە بەمەی کۆتاییشیانەوە. ئەمە نیگەرانێکی زۆری دروست کردووە کە ئێمە لە کوردستانە هیچ لایەنێک نییە بتوانێت بە تەنیا 50 زایدێکی کورسیەکان بێنێ تەنانەت بەرەیەکیش بەیەکەوە ناتوان بێنن. بۆیە قسە ڕاستەکە ئەمەیە لە ئیستایە بێ لە ئایندا ئەبێ ئەم لایەنانە بەیەکەوە بزازێن جاکە بێ دوای هەڵبژاردن بسازێن باشتر و لۆژیکی ئەوەیە کە ئیستا بزازێن و بتوانن زەمینەیەکی لەبار بۆ ژیانێکی شایستەی هاوڵاتیان دابین بکەن نەک هەموو شتێ بسووتێنن هەموو شتێ بڕوخێنن بۆ ئەوەی ئەگەر خۆیان دەرچوون لەو سەرەوە حکومەتێک بەدڵخوازی خۆیان دروستکەن کە بۆ 4 ساڵی کە ئیدارە ئەیەن تەنانەت ناتوانن ڕیزێکی ئەو دیوارە دروستکەنەوە کە ڕوخانویانە. بۆیە ئێمە پێش هەڵبژاردن پێویستمان بە دروستکردنەوەی متمانە هەیە، پێویستمان بە ڕەواییدان بە سندوقەکانی دەنگدان هەیە، پێویستمان بە هاوڵاتی سنتەری هەیە، پێویستمان بە شوێنێکی کە چاودێری ئەمە هەڵبژاردنە بکاکە بێگەرد بێ دوور بێ لە دزی و فزی و ساختەکاری بۆ ئەوەی نەگەینەوە بەم ڕۆژەی ئێستا. باشە گۆڕان بە باشی خۆی ئامادەکردەوە بۆم هەڵبژاردنە بۆ خۆ دەزانی کە جەماوەرێکی زۆری لە دەستداوە لە ماوەکانی ڕابردووە. گۆڕان بە باشی وەکو ئەوەی ئیستا ئیدارەی ئێن خۆی ئامادە کردووە بەڵام قسەکە لەوایە کە هەڵبژاردن چی بەرهەمەهێنێ گرنگ نییە لەوەی گۆڕان ئامادەیە ئامادە نییە گرنگ نییە گۆڕان چەند نهێنێ چەند نایێنێ گرنگ ئەوەیە ئایا ئێمە دەسەڵاتدارێتیە گۆڕین بۆ دەوڵەتداری هاوڵاتی دەسەڵات سنتەریە گۆڕین بۆ هاوڵاتی سنتەری حیزبایەتیە خینە دوای دەوڵەتداریەوە ئێمە دەوڵەتێکی مەدەنی دروستەکەین یا دەوڵەتێکی ئەمنی دروستەکەین ئێمە لە پێناوی بەرژەوە دێواڵەکانی خەڵکا کارەکەین یا هەر کەس و بنەماڵ و ماڵێک مناڵێک بۆ خۆی خەریکی سیاستکردنە بێ ئایا توانین قوارەکە پارێزین یا ناتوانین بیپارێزین بۆیە ئەم وەڵامانە بە بڕوای من گرنگن گرنگ نییە چ لایەنێکی سیاسی دەرەشێبایی ئەوەندەی گرنگە کەخەڵکانێک ئەم پرسیارم لێ کردی وەڵامم وەرنەگرت دوپارێزنی ئەو داواکاریان باشە ئەم پرسیارم لێ کردی وەڵامێکی ئەوتۆم وەرنەگرت دیسان دووبارەیەکەم وەکو دوا پرسیار زۆر بە کورتی بە بەڵێ نەخێرە توانی وەڵامم بدەیتەوە ئاگاد لێتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت یاخود دواکەوێت تەنیا ئەوەندە ئەوە شتێک نییە مەتەڵ نییە بە بەڵێ و بە نەخێر جواب بدرێتەوە ئەو زمینەی کە ئیستا لە کوردستانە هەیە لەبەرەوەی هیچ پەڵە هەورێ بە ئاسمانەوە نییە بۆیە ئەگەری بارین زۆر للاوازە بەڵام شتێکیش نییە کە پێ بە معجیزە و قابلی کردن نەبێ بەڵام وەکو پێم وتی ئەگەر لایەنەکان ئیستا ئامادە نەبن بۆ گفتوگۆ هەڵبژاردن نابێ بەو چارەسەرەی کە دوای ئەوە سەقامگیریەکی گشتی بێتەکایەوە. دنیاک سوپاس دەکەم دکتۆر هەواڵ بەکر پارێزگاری سلێمانی دووبارە هەموو ڕۆژێکت هەر جەژن بێ و هەر لە خۆشییا بیت. هەر بژی دەربژی.
هەر لە باشووری کوردستان مامۆستا عوسمان نەورەسی مامۆستایانی ئاینی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ با بزانێکین پامی مامۆستایانی ئاینی لە ڕۆژانی جژندا چی دەبێ و بۆ دوای ڕۆژانی جژنیش بە هەمان شێوە. مامۆستا عوسمان سڵاوت لەبێ و جەژنت پیرۆز بێ و دنیاک سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. زۆر سپاس، سڵاو لە جەنابیشت و لە جۆگرانی دەنگی ڕادیۆ کەشتان. جەژنی جەنابیشت و هەموو لایەک پیرۆز بێ. سپاسانەکەم. سپاس بۆ بەڕێزیشت. مامۆستا پێمان بڵێ ئەمڕۆ پامی مامۆستایانی ئاینی چی بوو و چیش دەبێ بۆ ڕۆژانی دوای جەژنیش؟ طبعا ئەمڕۆ ڕۆژی جەژنی ڕەمەزانی مبارەک بوو. بەڵێ. مامۆستایان بەگشتی طبعا دوای ماندووبوونی مانگێک لە عیبادەت و خواناسی موسڵمانان ئەمڕۆ کۆتایی بە ئەو مەراسیمی عیبادەتە هاتووە. بۆیە طبعا ڕۆژێکی تایبەتە، جەژن ڕۆژێکی تایبەتە، موسڵمانان کۆ دەبنەوە، بەڵێ کۆ دەبنەوە و نەتیجەی ئەو مانگە لە عیبادەت نەتیجەی ئەوە دڵخۆشیەکیان هەیە و نوێژی جەژنمان هەیە، ئەنجامماندا وتار هەیە و لێرەوە طبعا پیرۆزبایی و کەشێکی خۆش و بڵین تایبەت لە ناو مسلمانانە دروستە بێ و مسلمانان دڵخۆشن هەم لە ڕووی عیبادەتێکەوە هەم لە ڕووی ئەوەی کە بڵین جارێکی تر جەژن دەبێتە ئەو فرسەتی کە ئاشتەوایی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان جارێکی تر لە ناو خەڵکەوە لە ناو توێژەکانەوە لە نێو ڕاجیاواز و ئایدیەکانە جارێکی تر ئەمە دەبێتەوە فرسەت بۆ ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بکرێتەوە و بتوانرێت بەڵێ کەشێکی ئارامی و هێمنی ینی بۆ کە بۆ مرۆڤەکان بۆ ئەو شوێنێک لە هەر شوێنێک بێ دروست بکرێت. مامۆستا تا چەند ئەوەی کە ئەمساڵ سەرەڕای جیاوازی لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا وەکو کە جەنابیشت باسی کرد، مەسەبی شاو سونە ئەمساڵ پێکەوە جەژنیان کرد بە پێچوانەی ساڵانی ڕابردوو کە یەک ڕەمەزان و دوو جەژنیان هەبوو. ئەمە زیاتر پێیوەستە بە مەسەلەی فەلەکیاتەوە لەبەرەوەی ئەم ساڵ کەشی ڕەمەزان زیاتر لە کەشێکی کەم و هوماراوی و باران و حاڵەتێکا بوو، چونکە ئێمە مەسەلەی دەستپێکردنی ڕەمەزان و دەستپێکردنی جەژن هەردووکیشیان بە مەسەلەی بینینی مانگە، بەڵام کاتێک تۆ ناتوانانی پرۆسی مانگ ببینی ئەو کاتە سی ڕۆژەکە تەواوەکەی، یعنی هەم شەعبان مەسەلەن تەواوەکەی هەم ڕەمەزان دەبێت سی پڕەکە تەواوکەی و ئێستا طبعاً استفادە لە تەکنۆلۆژیا ئەکرێ ئیتر وا کراوە ئەم ساڵ ئەو حاڵەتە بووە. ئەگینە ڕاستی بڵین ئەوە جۆرێک لە ڕێکەوتە، یعنی ئیتفاقیەک نییە، چونکە هەردوو مەذهبی سونە و شیعە لە ڕاستیدا ئەوەندە بە تێڕوانینی من ئەوەندە بۆیان گرنگ نییە کە بەیەکەوە پرۆسەکان ئەنجام بدەن، بەڵام بەهۆی ئەو کەش و هەوا و ئەو بابەتانە ئیتر ئەمە جۆرێک لە ڕێکەوتی ئەو پێکەوە ئەنجامدانی ئەو جەژن ئەنجام درراوە. باشە مامۆستا بۆ خۆ دەزانی کە جەژن ئەمساڵ لە بارودۆخێکی هەم سیاسی هەم ئابووری زۆر ناهەمواردا دەکرێتەوەنە. بە تایبەتی وەزعی باشووری کوردستان لە ڕووی کێشەی ناوخۆیەوە، کێشەی لایەنە سیاسیەکانەوە، لە ڕوویەوەی کە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانمان لە بەردەمایە، لە ڕووی کە داگیرکاری هەیە لەسەر باشووری کوردستان، ئێران بردومارمانەکە، تورکیا بردومارمانەکە. پێم خۆشە پامی مامۆستایانی ئاینیش لەو بارەوە بزانم. بەڵێ وەڵاهی طبعا خەڵک لە وڵاتە زۆر ماندووە، ڕاستی لە دەسەڵات ماندووە، لە حکومڕانی کە ئێستا ئەنجامەدرێت دەسەڵ بڵین خەڵک زۆر ماندووە و زۆر بێباکانە مامەڵەیان لەگەڵ وەزعەکە کردووە، چونکە ئەوەی کە قەرارە دەوڵەتێک قەرارە حکوومەتێک کە تۆ شتێک بنیاد بنێی و لە دڵت پێی خۆش بێ و ئەو فرسەت و مەسەلەن شانسەی کە بۆ دروست بووە لە 30 ساڵی مەسەلەن ڕابردووە بۆ ئێمە دروست بووە، ئەوە دەتوانین بڵین بەداخەوە ئەو دەسەڵات و ئەو خۆجی و خۆ بەڕێوەبردنی کە لەم وڵاتەیە نەیتوانی و ئەم بابەتانە بە فرسەت وەربگرێ و بتوانێت دڵی خەڵک خۆشکە. ئەوەی کە کارەساتە لەم وڵاتەیە لە ڕاستیە ئەوەیە کە تۆ متمانە نەماوە لە نێوان خەڵک و دەسەڵات و حکوومەتە. حکوومەت
حکوومەت ئەمڕۆکانە هەموو جانبەکانی هەموو ڕەهەندەکانی بەشەکانی لە ڕاستیە دەسەڵات و مقابلەی مقاویاتی بابەتێکی لە دەستداوە لەبەرەوە ئەوە لە وڵاتێکەوە هێرش دەکرێتە سەرمانی لە ناو خۆیان خەڵک برسیە مزاحرات و خۆپیشاندانە پرۆسی خوێندن ینی 4-5 مانگ کە پرۆسی خوێندن ئەسڵەن تاعتیل بووە لە سنووری پارێزگای سلێمانیە هەموو ئەمانە بەڵام دوجار تۆ دەسەڵاتێکت هەیە بێباکە لێرە و دەسەڵاتێکی تێ خەمی تاکەکانی خۆی نییە خەمی ژیان و گوزەرانی نییە ئەمە شتێکە ناومێدێکی تەواوی دروست کردووە خەڵک لەم وڵاتی ئێستا وەکو پێویست دڵی بە شتەکان خۆش نەماوە ئەمە ڕاستیە من دەمە ڕاستیەکان لەگەڵ تۆ قسە بکەم بۆیە تەنانەت ئێستا موچە خۆران ینی کاری جدیشیان بۆ ئەوەیە جارێکی تر موچەکەیان بچێتەوە سەر بانکەکانی کە سەر بە حکوومەتی عێراقی بێ بۆکە بۆ یەکجاری لە دەسەڵاتی مەسەلەن خۆجی خۆمان کە بەڕێوەمان دەبات چونکە متمانە نەماوە لێرەدا. دنیایەک سوپاس دەکەم مامۆستا عوسمان نەورەسی مامۆستایانی لە باشووری کوردستان لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەڕێزت جارێکی دیکە جەشنتان پیرۆز بێت. سپاس بۆ جەنابیشتان و لە ئێوەش پیرۆز بێت. بەڕێزان هاوکات هەر لە باشووری کوردستان تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیش بە بۆنەی جەشن و پەیامی خۆی هەبوو و زۆرێکیشان سەردانی خانەوادەی شەهیدان و سەردانی گۆڕی شەهیدانیان کرد. جوماکەری مەندامی دەسیا و سەرۆکاتی تەبگەری ئازادی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵماندا پێم خۆشە پەیامی ئەوانیش بزانم. کاک جومعە سڵاوت لەبێم کاتت باش جەشنیشتان پیرۆز بێت. سڵاو کاک جومعە گوێر لێمە باوەڕەکەم پەیوەندەکەی داخرابێتەوە تا و کاتی ئەو کارانم هەوڵەدەن ڕاستەوخۆ پەیوەندەکەیمان بەوە وەربگرنەوانە. جگە لە سلێمانی لە کەرکووکیش هەر بە بۆنیاتنی جەشنی ڕەمەزانەوە ئەنجومەنی کەرکووکی تەبگەری ئازادی و گەنجانی وڵات پارێزی کوردستان مەزاری شەهیدانی ڕێگای ئازادیان بەسەر کردەوە لە شاری کەرکووک. ئەنجومەنی کەرکووکی تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان و کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر وەکو نەریتێکی ساڵانیان بە بنیاتنی جەشنی ڕەمەزانەوە سەردانی مەزاری شەهیدانیان کرد و تاجەگوڵینیان دانا لە سەردانەکاندا بۆ سەرگڵکۆی شەهیدان کەرکووک یادێم و شەهیدانی ڕێگای ئازادی کوردستانیان بەرز ڕاگرت و داوایان کرد کە یەکێتی گەلی کورد ببورن پێک بێنرێ هەروەها پەیمانیان دووپارت کردەوە کە بەردەوام دەبن لە خەبات و تێکۆشان لەسەر ڕێبازی شەهیدان. هەوڵەدەین بچینەوە لای هەواڵ جومعە کەریم ئەندامی دەسەی هاوسەرۆکایەتی تەبگەری ئازادی ئەگەر هاوکارانم ئامادە بن باوەڕەکەم جارێ پەیوەندەکەی ئامادەیە. هەواڵ جومعە جارێکی دیکە سڵاوت لەبێ جەشنیشتان پیرۆز بێ پێم خۆشە پەیامی ئێوە بزانم وەکو تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لەم جەژنەدا. سڵاو بۆ ئێوە بۆ گوێگرانی ڕادیۆ دەنگیگەر پیرۆزبایی جەژن بەمەگاتان لێ دەکەم لە هەموو بینەرە گوێگرانی بەڕێز و لێرەوە سڵاو و جەژنە پیرۆزە نێرین بۆ تەواوی خانەوادەی شەهیدان و بۆ ڕێبەری گەری کورد و بۆ هەموو گەلی کوردستان و تەواوی مسلمانانی جیهان پیرۆزبایی گەرمیان لێ دەکەین. بەم جەژنەوە ئێمە هیوادارین و دەخوازین کەوا ئەو کێشە و ئاریشانە و ناخۆشیانەی کەوا بەسەر گەلی کوردە هاتنە بەتایبەت لە باشووری کوردستاندا بۆ ئەم ساڵ نەمێنێ و ساڵێکی تر جەژنەکەمان خۆشتر بێت و ساڵی 2024 ساڵی ئاشتی و پێکەوە ژیان و سەرکەوتنەکان بێ بۆ گەلی کورد. ئێمە لە جەژنی نەورۆز و ئەم جەژنی ڕەمەزانەی شەتوانم بڵێم دوو سەرکەوتن و دوو مژدەی خۆشمان گوێ لێ بوو بە تایبەت لە گەریلاکانی سرچیا جەژنی نەورۆز و پەیامە خۆشەیان داوە گەلی کورد کەوا ئەتوانن لەمە دووە لەبووی سەربازی و هەندێک تەوازنی عسکەری بگۆڕن و سەرکەوتن باش بەدەستێنن و لە باکووری کوردستانیش ئەو سەرکەوتمانی کەوا شارەوانەکان گەلی کورد لە باکووری کوردستان و شارەوانیانە بەدەستیاوەرد دیسان جەژنەکانمانی خۆشتر کرد هەردوو جەژنی خۆشتر کرد بۆ گەلی کورد و هەم بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە کەوا جەژنێکی مسلمانانە و گەلی کورد گەلێکی مسلمانان لێرەوە داوا لە گەلی کوردەکەین بەگشتی جەژن ئاسا لە ناو یەکە دیسانەوە گردن ئازایی و یەکسانی و تەباییەک لە نێو هەنا لە ناو خەڵکانە بێ ناو لایەنە کوردیەکانی شەهە بێت چونکە ئەمڕۆ لە باشووری کوردستان کێشە و ئاریشەیەکی زۆر هەیە وای لێ کردووە
لا سياسة كان هم خلقوا ده تدوبروا طبعا ايش سبب كي اجري توبو خراو اداره داني ده صلاتي كردي ده باشوري كردستان لم بصالح رابردو كواني انتوني اداري كي باش كانوا خدمتي كي تياتر بقدي كرد بكان وتوان نو خلقي مينتي كوا 8 صاله التي طشان وشورش قرباني دانا بتوان امر با سودي بجن الثقافي يعني كردستان وببينا هوانيك بو باشغاني تريش طبعا بداخوا بما لم بصاله بتايب لم بصالي دوايتون چون بەڕێوەبردنیە کیانە بکەوە لەگەڵ ئیرادەی خەڵکانە بوو یان تاکە حزبێک وای کردبوو خۆی بەناو حکوومەتی هەرێم و گەلی باشووری کوردستانەوە قسە بکە بەڵام کێشەکانی خۆی لەڕێ ئەو حکوومەتەوە تەزدیرە کردوای کردەوە کێشە لەگەڵ بەغدا دروزێ بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە هەم حکوومەتی اتحادی و دادگای اتحادی هەندێک ناوە بۆتە مای دڵخۆشی بۆ خەڵکی گەلی کورد هیوادارین ئەو دڵخۆشیە بەردەوام بێت و هەنگاوی باشتری بەدواوە بێت بۆی سەقامگیریەکی ئابووری سەقامگیریەکی ئاشتی لە ناوچەکە بەدی بێت و لێرەوەی مەداوە لەگەڵی کورد دەکەین بە تایبەت هەموو لایەنە سیاسیەکان بەگشتی یەک ڕیز و یەک دەنگ بن بەرامبەر ئەو جوزبوونکاریەکەوە دەوڵەتە دانی داگیرکرد بەسەر خاکی هەم باشووری کوردستان تەواوی خاکی کوردستانە پەیڕەوی دەکەن و جارێکی تر لە هەر شوێ بێت پرۆسەیەکی ئاشی دروست بێت پرۆسەیەکی ئاشتەوایی دروست بێت پرۆسەیەک دروست بێتەوە گەلانی ناوچەکە بتوانێت پێکەوە بژێن لەسەر ئەو ڕێڕێبازە لەسەر ئەو فەلسەفەیەکەوە بەڕێز باشە هەڵماوجلان دایناوە هەواڵ جوبعان پێشتر ئەم پرسیارم لە چەند ئەندامی تەفگەری ئازادی کڕە بەڵام وەڵامێکی ئەوتۆم دەست نەکەوتووە دەبێت لە جەناب تشی بپرسم ئێستا باشووری کوردستان بەرەو قۆناغێکی دیکە دەکات دەڕوات پێشتۆ لەگەڵ دکتۆر هەواڵە بووبەکر پارێزگاری سلێمانیا قسەم کرد باسمان لە جگە لە پەیامی جەژن باسمان لە باشووری کوردستان کرد کە خۆی ئامادەکە بۆ بژارنی پەرلەمانی کوردستان تەفگەری ئازادی لەناو ئەو خۆ ئامادەکردنایە بۆ بژارنی پەرلەمانی کوردستان کاندیدی دەبێت بەتەمایەت بچێت بەڵێ سپاس ئێمە لە پرۆسێ هەڵبژاردن دیارە پرۆسەیەکی دیموکراسی سیاسی دیموکراسیە وەکو تەفگەری ئازادی دوور نابین لەو پرۆسەیە بەشدارە بین بەڵام شەرت نییە بەشداریکردن بە کاندیدێک بێت یان بە نوێنەرێکی ئێمە هەبێت و ئەو پرسە دوای جەژن ئێمە ئەمانەوێک لای کەینەوە بڕیارمان گرو دوای جەژن یعنی تۆش ناتەوێت وەڵامێکمان بدەیتە یعنی وەڵامێکی ڕاستی بەڕاستی لای من نییە وڵای نەکەوتێتە بڕیارێکی ئاگات لێینە کە بەشداری هەڵبژاردن دەکەن یان نە ئێستا ئەو بڕیاری نەداوە تەفگەری ئازادی بە چۆنی بەشداری ئەو هەڵبژاردنە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان لیستی قوارگ لیست و کاندیدی قوارەکانی هەمووی وەرگرتووە ئایا تەفگەری ئازادی ئەم لیستەی پێشکەش کردووە یاخودنا نەخێر یعنی بەوە وەکو هەمووەکو قوارە هەمووەکو لیستی ناو کەسێکمان ئێمە پێشکەشمان نەکردووە نەخێر بەو شێوازە بەشداری ناکەین بەڵام بەشداریکردن لە هەڵبژاردن شەرت نییە لە تۆ بە قوارەیەک یان بە ناوێک بە کەسێک بەشداری بکەی شێوازی تریش هەیە بەشداریکردن مەبەستانە و پەیمانێتیە لەگەڵ لایەنێکی دیکە لە باشووری کوردستان ئەو شتانە هەم هاوپەیمانیکردن ئەو دەنگە ئێمە هەیمانە بۆ کێ بێت بۆ کێ ئەبێ ئەتوانم ئەو پرسیارە بکەم وەڵام بدەیتەوە بۆ کێ ئەبێ دەنگی تەفگەری ئازادی ئێمە ئەو بڕیارەمانە داوەکو دوای جەژن ئەو بڕیارە ئەدەین بەڵام حتمما ئێمە هەر کەسێک وڵات پارێز بێت هەر کەسێکی دیموکراس خواز بێت ئاشتی خواز بێت و خزمەت بەگەل و نیشتیمانەکەی و هاوڵاتیانی باشووری کوردستان کا لەو کەسانەوە نزیکەبن دنیاک سوپاس دەکەم هەواڵ جومعە کە لە باشووری کوردستانەوە ئەندامی دەستی و سەرۆکاتی تەفگەری ئازادی لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتانە بێت زۆر سوپاس بۆ ئێوە دەستان خۆش بەرەزان عەبدولوەهاب ئەحمەد ئەندامی خانەوادەی شەیدانیش لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە کاک عەبدولوەهاب ئەم کاتت باش جەژنیشە پیرۆز بێت هەموو کاتێکتان باش و جەژنی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی گەلەکەمان لە تەواوی موسڵمانان لە تەواوی خانەوادەی شەهیدان و گەلی تێکۆشەری ئازادی خوازی جیهان پیرۆز دەکەین و لە هەمان کاتیشدا هیوادارین ئەم جەژنە بێتە جەژنی ئاشتی و پێکەوە ژیان و سەرکەوتنی گەلەکەمان دوور بێت لە نەهامەتی و ئەو کۆسب و ناڕەحەتیانەی کە لەلایەن پیلانگیران و داگیرکەرانەوە بەرامبەر بەگەلەکەمان دەیکەن بە دوور بێت و
جارێکی کەش ئەو جژنە لە هەمولایەک پیرۆز دەکەین. باش کاک عەبدولوهات من و تۆ پێش ئەوەی کە بیتە پرۆگرامەوە قسەمان کردوتت لەو کات ژمارەدا باوەڕەکەم سەردانی خانەوادەی شەهیدان کە مەڵباتی شەهیدان پێم بڵێ ئێستا لە ماڵی شەهیدانی خانەوادەی شەهیدانی ئەگەر لەوێیت و ڕەوشی تەندروستی و بارودۆخیێوان بەگشتی چۆنە و پامیشان چییە ماڵباتی شەهیدان؟ بەڵێ ئێمە وەکو نەریتێک کە لەسەر هەموو جێژنەکان و ئەو بۆنانەی کە نەتەوەیی و ئاینیەکان کە هەیە وەکو لایەنێکی کۆمەڵایەتی سەردانکردنی خانەوادەی شەهیدان هەواڵان دۆستانی خۆمان دەکەین و هەر لەسەر ئەو ئەساسش ڕۆژی پێش جەژن سەردانی مەزاری شەهیدان لەسەر ناوی شەهیدێک وەکو سمبول وەرەگرین و ئەو شەهیدە بیر دێنینەوە و لە هەمان کاتیشدا ئێمە بۆ جەژنیش هەوڵ ئەدەین سەردانی هەموو ماڵەکان بکەین لە ئاستی خۆماندا و بۆ ئەوە ئێمە ئێستا لە ناو پلانێکداین بۆ سەردانی ماڵباتی شەهیدان و هەتاوەکو چەندمان بۆ بکرێت ئێمە سەردانەکەین و هەڵوێستی ماڵباتی شەهیدان بەڕاستی نزیکبوونی ئەوان هەم وەکو ڕۆژەکەش هەم وەکو بۆنەکەش بەڕاستی بابەتێکی پیرۆزە و لە هەمان کاتیشا ئەو سەرکەوتانەی گەلەکەمان کە لە ناو ڕۆژانە دێتە پێشەوە لە ناو هەڵسەنگاندنی کەم ئەگەر وەکو باسی ناو کۆمەڵگایە و ئەو گۆڕانکاریانی کە لە باشووری کوردستانە هاتووە بە تایبەتی لە ئاستی موچە و لە ئاستی ئەوانە دیسانە وەکو جێباسی گفتوگۆکردن و ئەمانەیە و ئەم جەژنش بەڕاستی هەم وەکو سەرکەوتنێک لە ئاستی بێکاری بێ متمانەیی لە ئاستی ئابووریا کە ئاستێکی کەوتوی هەبوو ئەم پێجژنە لە ئاستی ئەو موچەدانە ڕاستی دڵخۆشێکی لە ناو خەڵکدا دروست کردەوە و کاریگەرێکی باشی هەبووە لەسەر ئاستی گشتیدا. خۆی بەگشتی کاک عەبدولوهات دۆستانەم قسەی ئاکەم ئێمە وەکو خەڵکی بەگشتی وەکو کورد و باشووری کوردستانیش بەتایبەت یەک کێشەی زۆر گەورەمان هەیە کاتێک کە مرۆڤێت چاکەیەکمان لەگەڵاکە بەرابەرەکەمان ئەوەی کە هەیەی لە ڕابردووە بیرمانەچێتەوە جا بۆ خەڵکی کوردستانیش ئێستا وای لێ هاتووە زۆر نەهامەتیان چەشتووە چەندین مانگە بێ پارە و بێ موچەن لە ڕووی ئابووری زۆر کەوتون هەمووی کۆی گشتی لە دوێنەوە کە قساکەم تەنیا باسی ئەو دوو موچەیەکە کە داویانە. بەڵێ تەنیا مەسەلە دوو موچەکە نییە بە تایبەتی و گۆڕانکاریانەی کە ساڵەهایە هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم گەلەی خستۆتە ناو ڕەوشێکی هەرە خراپەوە بە ڕاستی ئەو بڕیارانەی مەحکەمەی فێدراڵی عێراق کاتێکە دای گۆڕانکاری دەزدی یا دروست کردووە ئەگەر ئێمە ئاگامان لە خۆمان نەبێت ئەو بێ ئەو گۆڕانکاریان بکەینە هەڵوێستێک بکەینە ئاستێک کە ئەوەی کە هەمانە لە دەستی نەدەین ئەوەی کە هەمانە بتوانین بیپارێزین چکۆم ئەم دەستکەوتانە دەستکەوتی خوێنی شەهیدانە خوێنی ڕۆڵەکانمانە لەبەر ئەوە ئەمڕۆ محکەمەی فێدراڵی عێراق گۆڕانکاریەک دەکات مثلەن شەرعیەت نەدان بە پەرلەمان شەرعیەت نەدان بە کۆمەڵە یاسا شەرعیەت نەدان بە ئاستی بێموچەیی کە هەتا ئێستش کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی نەوتێکی زۆر و داهاتێکی زۆر هەتا ئێستش نازانێت لەکوێوەی نەبێتەوە بەڕاستی ئەمە کەم تا زۆر بۆتە جێی گومان جێی ئاستێکی دڵخۆشی لە هەمان کاتیشدا بۆ گەل لەبەر ئاستی ئەوەیە بە تەنیا دوو موچەکە نییە بە تایبەتیش مامۆستایان زیاد لە 5 مانگ لەسەر شەقام بوون لە ئاستی داخوازیەکانی خۆیاندا ئەمە ئێستا بۆتە ئاستێکی ئەوەی بەشێکی داخوازیەکانی ئەوانیش پێک هاتووە بەشێکی مامۆستایانی وانە بێژیش کە ئێستا ئامادەکاریەک رێکە دامەزرێن یعنی ئەمانە کەم تا زۆر شتێکی دروست کردووە لە ناو خەڵکدا بەڵام لە هەمان کاتیشدا بە گومانن بۆچی چکۆم گەلی ئێمە هەتا ئێستا لە باشووری کوردستانە گەلێکی خۆڕێخستون نییە گەلێک نییە بە ئاستێکی ئەوەی کە بتوانێت بەرامبەر بە پلانەکان بەرامبەر ئەوانەیە چۆن یەک دەستکەوتەکانی بپارێت دوو هەم بتوانێت ئەنجامێکی باشیش بگرێت لە ناو دەستکەوتەکانی خۆیدا و بەرامبەر بە حکوومەتی عێراقیش بە شێوازێکی نزیک لایەنی دەستوری لایەنی یاسایی نزیک بێتەوە
باشە کاک عەبدولوەهاب دەمەوێت دوا پرسم بۆ جەنابەت بێت پێمان بڵێ پلانتان بۆ 2 ڕۆژی دیکەی جەژنۆک و خانەوادەی شەیدان چی دەبێت جگە لە ماڵباتی شەیدان لەناو سلێوانیا سەردانی شار و ناوچەکانی دیکەش دەکەن بە نزیکەوە بە سەریان دەکەنەوە؟ هەرێمی کەرکووکە هەرێمی گەرمیانە هەرێمی شارە زورە هەرێمی ئەوانە هەر هەرێمە بە شێوازێکی ڕێخستووی لە ماڵباتی شەهیدان هەر هەرێمە و سەردانی تەواوی ماڵباتی شەهیدان و کەسوکاری هەواڵان و دۆستان و ئەوانە دەکرێتەوە نەتەنیا لە سلێمانیە لە تەواوی هەرێمەکانە ئەو بەبەتە ڕێکمان خستووە و ئەنجامێکی باشیشمان بەدەستهێناوە لەسەر ئاسێمە کەم تا زۆر هەرچەنە پلانگێڕی هەیە لەسەر ئاستی گشتی بە تایبەتی لەم دوایە ئەو مەترسیانە لە ئاستی شەڕی تایبەت لە ئاستی ئەوانە کەمێک هەندێک دوورکەوتنەوە هەبووە بەڵام هیوادارین ئەم بابەتانش بتوانین هەنگاوێکی باش بە تایبەتی سەرکەوتنەکانی باکوور لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتنەکانی هێزی گەریلا لە شاردا بەڕاستی ئەنجامێکی باشی گرتووە و ئەمانش بۆتە مۆراڵێکی تەواو لە ناو گەلی ئێمە بە تایبەتی کەسوکاری شەهیدان مۆراڵێکی تەواویان گرتووە لەسەر ئاسیەوە و ئومێدیش دەکەین ئێمە ئەم قۆناغا بکەینە قۆناغێکی سەرکەوتن بکەینە قۆناغێک هەم تەبایی و یەکخستن و یەک ریزی گەلەکەمان لە هەموو ئاستەکاندا بتوانین یەکخینەوە و ئێستش ماڵباتی شەهیدان بە تەنیا شەهیدانی ئەوە نییە کە تەنیا لە خەباتی ڕێگای ئازادی کە تێکۆشانیان کردووە تەواوی ئەو لایەنانەی کە ئەمڕۆ لە پێناوی کوردستانە شەهیدیان داوە ئێمە وەکو ماڵباتی شەهیدان ئەوانەش بەسەرەکەینەوە. دنیاک سپاس دەکەم کاک عەبدولوەهاب لە باشووری کوردستان ئەوانە ئەندامی خانەوادەی شەیدان لەگەڵمان بووی دیسان جەژنت پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێ. جەژنی ئێوە جارێکە پیرۆز بێ و سڵاو ڕێزمان هەیە بۆتان. مەڕێزان کەنەکەش هەر بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە پامێکی بڵاو کردوێتەوە وەڕای پیرۆزبایی تێدا هیوای خواستوە کە جەژنی ڕەمەزان بۆ کوردستان و هەموو گیان ببێتە مای ئاشتی و ئازادی و دەشڵی دۆخێکی ئالۆس لە ئارادا چونکە هێرشی داگیرکاری و هەڕەشەی دوژمنان بۆ سەر باشوور و ڕۆژاوی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە. کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکە بۆی جەژنی ڕەمەزان و پامێکی بڵاو کردوێت و دەڵێ هیوادارین کە جەژنی ڕەمەزان بۆ کوردستان و هەموو گیان ببێتە مای ئاشتی و ئازادی و دەڵێ دۆخێکی ئالۆس لە ئارادا چونکە هێرش و داگیرکاری هەڕەشەی دوژمنان بۆ سەر باشوور و ڕۆژاوی کوردستان ڕوو لە زیادبوون دەکا و باسی لەوەش کردووە ئێمە جەژنی ڕەمەزان سەرەتا لە زیندانان و شەڕڤانانی ئازادی پیرۆز دەکەین بۆ هیوای جەژنی ڕەمەزان بە وڵاتەکەمان و هەموو گیان ببێتە مای ئاشتی و ئازادی. بەڕێزان جگە لە باشووری کوردستان پێمان خۆشە بچینە باکووری کوردستانیش لەوێ لەگەڵ ئەندامی مەجلیسی گەل لە چاتکە گفتوگۆ بکەین کە ئەویش بەڕێز ئەدیبە بابوورە. ئەدیبە خان سڵاوت دەبێ ئەم کاتت باش جەژنت پیرۆز بێ. سلااو ڕێز جەژنەوە و یا هەمە گەلێمە پیرۆز بێ. سوپاس دەکەین پێم خۆشە پەیامی ئێوە وەکو ئەندامی مەجلیسی گەل لە چاتکە بزانین بە بۆنەی جەژنەوە چییە ئەمڕۆ و بۆ دوای جەژنیش چی دەبێت. بێ ڕاستەم سەردا جەژنا برێز ئەجاڵان و هەمە گرتیان هەمە زیندانیان پیرۆز دکەن هێوی دکەن هەمە هەوالێتمە و گرتێتمە ئازاد ببن دەرێ زیندانان بێڤەکردن ڕەوشە جەژنا کوردستانê باش دەرباز دەبێ گوهێ gelême heme li ser zindanan ser serokatiye rewşewan de çawa çevî de ser gel serokatê hev dîtinê bên kirin nekirin herkesek vê merakê dane rastı cejin ji bûna wê rastı hev tinê meraqa gelê me zindaniyet me û serokatiya me yê vêgavê başa بەو پێی کە خۆم خەڵکی باشووری کوردستانم پێم خۆشە پێمان بڵێ ینی بۆ گەلی کورد جەژن هەمووی یەک شتە بەڵام پێم خۆشە پێم بڵێ لە باکووری کوردستانم ڕۆ چۆن بەڕێوەچوو بەگشتی پامی گەل و هاوڵاتیان چی بۆ ئەمڕۆ لەوێ
بله راستش که گل و گاوه جوشل برچه جوشل از بنا باکور پارچه باکور بجم گلمه و گاوه برخدانه که باش کر او همش بنا شرداریت خواه همش بنا زندانیت خواه اینجا دزانن شش مهان حوالت ما گروا برچه بونه دابون و مالباتت ما دایکت ما یه آشتیجی که جبونا آشت خازیه جبونا ولات آشتیه گویت ولات و پشگیریا زاروکت خواه پشگیریا گرتیت ما گروا عدالت نوبتیه دابون لی 4 نیسان اوه گوهوری 4 نیسان دایکت ما جی عدالت نوبتیه لبردن او گرتیت ما جی که روشه خواه گوهرتن او وکی برز اجالان چوا روشه و چوا بیته گرتیت ما جی همه دوی روشه بردوان بکن گرتیگه هنده باشە جەنابتان ئەندامی مەجلیسی گەلی شارەوانی چاتکایەن لە دوای هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا ڕەوشی چاتکایە ئێستا چۆنە چۆن دەست بەکاربوونی ئەندامەکان دەستی پێ کردووە لە شارەوانی چاتکە و تا چەند ئاکەپە ئاسەنگی بۆوان دروستەکە بله راستش که باکووری کوردستان ما هفته و 6 شارداری دست راکرن دست AKP بستاندن AKP ظلم کل مزن سر گلمه و سر هلبجارتن اتمال راستکرن و هنج زانن امن اور لوانه نه لوانه مزبات برس عبدالله زیدان دست سر کرن دست دانین سر لگله برخودانه که مزن کر او اوه پاش داستاندن ایرو لوانه 14 دم پارتی به هلدایه و کردستان گرسهی جی هندک جهان راست AKP هلدایه لی AKP حیلان و دزیه هلدایه و گلمه دلداری شو سر صندوقان رعی خواه جدانی خواه و هلبجارتین خواه گل خواه هلبجارتن یعنی اش باشخانت خواه و مجلس اوی خواه هلبجارتن ایرو بلدیت ما بلدیه گلن هر شاردارت ما و مجلس اویت ما ده گل خواه شارداری خواه ریوه ببین و داخازیا گل چی به دوی بین نجه بیوستی و گل ما دواسا بین نجه بروی قاسه ام سرکفتینه ام رزداری گل خواه سلاف دیکن سپاسداری گل خواه و راستج گل ما فلسفه ریبرتیا خواه ریوه دیچن ازن قوات خود ام ریبرتیا خواه جی آزاد بکن و شارداری خواه آزاد بکن و ام سرکفت خاتو ئەدیبە پێمان بڵێ ئێستا داخوازی گەل لە ئێوە وەکو مەجلیسی شارەوانی چاتکایە چییە؟ داخوازی مەجلی گەلمە ئێوە ئەم گەل داخوازی چییە؟ نەک ئێوە داخوازیتان چییە ببوورە؟ گەل چی داخواز دەکات لە ئێوە؟ بەێ گەلێمە داخوازیەوان ئێوە ئەم گوندت خوا محلێت خوا کۆلانێت خوا کومینت خوا آوا بکن و مجلس خوا آوا بکن گل مجلس خوا بریوه ببین که بنگهیه که خورد چه بیته و که مثلا ادجارک دنه نه قایم و نه کس ما ریوه نببید امی خوا ریوه ببین بروی قاسه پیوستی آلما کومینان هیا پیوستی آلما مجلس گل ما هیا مجلس به محلان کوندان و نافچان هیا امی وی پیک بینن گل خوا امی هفرا شرداری خوا بریوه ببین دنیاک سوپاس دەکەم ئەدیبە بابوور هەندامی مەجلیسی گەلی شارەوانی چاتکایە کە لەگەڵمان بووی لە باکووری کوردستان و جارێکی دیکە جەژنت پیرۆز بێت gelek savı cejnete û ya guhdarê te pîroz dikim silavoriyê serkeftin. Spas bo êweş parêzan tam kate bêserman bûn hemû rojektan her li cejn û xweşiya bêt. Guftugûyê rûdawekan. گفتگوی ڕووداوەکان. گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو